کەس تا ئێستا داوای مۆڵەتی نەکردیە، خۆپیشاندان و گردبوونەوە و ناڕەزایەتی دەربڕین و هەر بابەتێکی ئوسوڵی بەپێی ئوسوڵی خۆی بەپێی یاسا، ئێمە یاسایەکمان هەیە لە چوارچێوەی ئەو یاسایە بەرخورد دەکەین. هیچ کەسێک داوای مۆڵەتی فەرمی نەکردیە و نەداوای کردێ بێ مانگرتن بکە، نەداوایان کردێ بێن خۆپیشاندان بکەن. ئەگەر کەسانێکیش بیانەوەی خۆپیشاندان بکەن تەقدیر لە بۆ قانون دانەنێن، بە تاکید لە ڕووی قانونیەوە ئێمە ڕوبەڕوویان دەبینەوە وەکو ئەوەی کە بەو یاسایەکە هەیە بەرخوردیان لەگەڵ دەکرد. سەبارەت بە هەولێریش و هاتنی ئەو خەڵکە داوای مۆڵەتیان نەکردێ و بە هیچ زۆرێکیش ئێمە وەکو باسم کرد قانون لەسەروی هەموو شتێکەوە لە ڕووی یاساییەوە بە تاکید ئەوڕۆ هەولێر هەمیشە میێوان دۆستە، بەڵام ئەو زۆرە میێوانانە هەولێر ئەوڕۆ تااقەتی نییە وەریان بگریتن. خەڵک خەریکی کەسابەتی خۆیتی، خەریکی ناوەندەکانی خوێندن و گوتنەوەی وانەکانی مامۆستایانە، خەریکی بەڕێوەچوونی وەڕاییکردنی ئاسایی فەرمانبەرانە و بازار خەریکی کاری خۆیتی. بەڕاستی بە چەند کەسێکی کە ئەو هەموو مزایەدە ئەو هەموو بەیانە دەردەکرێت، ئەو هەموو فراکسیۆنە پشتگیری لێ دەکەن، دە هەموو ئەو فراکسیۆنانە پشتگیری لە هەرێمی کوردستان بکەن لەگەڵ بەغدا، بەو شێوازە خیتابی خۆتان ئاراستەی بەغدا بکەن، نەک لە ناو هەرێمی کوردستان بین لە کێشە سیاسیەکانی کە هەیە، لە یەکتر قبول نەکردنی کە هەیە، لە یەکتر شکاندنی کە بەردەوامی هەیە، بەو زۆرە کار بکرێت.